بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دوای چەند جارێک لە شکستێنانی جارێکی دیکە پرسی نووسینەوەی پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان هاتۆتەوە بەرباس لە کۆبوونەوەی دوێنێی چوارشەمەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لەگەڵ بەشێک لە فراکسیۆنەکان داواکراوە تاوەکو هەفتەیە مانگە لایەنە سیاسیەکان تێبینەکانی خۆیان لەبارەی پرۆژەی دەستور ئاراستەی پەرلەمانی کوردستان بکەن. لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین ئایا دۆخی ئێستای هەرێم لەبارە بۆ نووسینەوەی دەستور ئاستەنگ و لەمپەرەکانی بەردەم نووسینەوەی پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان چین ئایا لەم ساڵدا هەرێمی کوردستان دەبێتە خاوەنی دەستور لەگەڵ مامن. دوای چەندین جار لە شکستێنانی جارێکی دیکە نووسینەوەی پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان هاتووەتەوە بەرباس. ڕۆژی چوارشەمە لە کۆبوونەوەی سەرۆکایەتی پەرلەمان و فراکسیۆنەکانی دەسەڵات و نەوەی نوێ بڕیار دراوە تا هەفتەی ئەم مانگە لایەنەکان تێبینی خۆیان بە نووسراوی فەرمی لەسەر پرۆژەی دەستور ئاراستەی پەرلەمانی کوردستان بکەن. بەپێی زانیاریەکان پارتی دیموکراتی کوردستان خواستی هەیە لەگەڵ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان پرۆژەی دەستور بخاتە ڕاپرسیەوە. ئەم هەوڵە لە کاتێکدایە لە سەرەتای ئەم ساڵیشدا سەرۆکایەتی پەرلەمان داوای لە حیزبەکان کردبوو تێبینەکانی خۆیان ڕەوانەی پەرلەمان بکەن کەچی دووبارە داوای سەرنجی حیزبەکان دەکاتەوە. بە گوێرەی زانیاریەکان چەند مانگێک لەمەوە بەرهەموو فراکسیۆنەکان سەرنج و تێبینەکانی خۆیان ناردبوو. لەو چوارچێوەشدا فراکسیۆنی کۆمەڵی دادگەری بە نووسراوی فەرمی چەند خاڵێکی ئاراستەی پەرلەمان کردووە کە تێیدا هاتووە دەبێ ئیسلام سەرچاوی سەرەکی یاسادانان بێ، سیستەمی هەرێم پەرلەمانی تەواو بێ و ماف و ئازادیەکانی خەڵک پارێزراو بن. هاتنەوە بەرباسی پرۆژەی دەستور لە کاتێکدایە چەندین ئاسەنگی گەورە لە بەردەم ئامادەکردن و نووسینەوەی دەستوردان. لەوانە ناسەقامگیری دۆخی سیاسی و بێمتمانەی هاوڵاتیان بە حکوومەت و دەسەڵات، بەرتەسکردنەوەی ئازادیەکان و نەبوونی خزمەتگوزارێ سەرەتایەکان و قۆڕەکردن و ناشەفافیەت لە داهاتدا. بە بڕوای چاودێران نووسینەوەی دەستور لەم کاتەدا کارێکی ئاسان نییە و پێشبینی دەکرێت وەکو هەوڵەکانی ڕابردوو شکست بێنێ. پەرلەمانی کوردستان دەمێکە خەریکی نووسینەوەی دەستورە. لە ساڵی 2002 لیژنەیەک بۆ ئەو مەبەستە پێکهێنا و سەرکەوتوو نەبوو. هەروەها لە خولی دووەمی پەرلەمان پرۆژەی دەستور ئامادەکرا، بەڵام بەهۆی ناڕەزایەتی ئۆپۆزیسیۆن نەخرایە ڕاپرسیەوە. لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستانیش لیژنەیەکی 21 کەسی بۆ نووسینەوەی دەستور پێکهێنرا، بەڵام بەهۆی ناکۆکی لەسەر یاسای سەرۆکایەتی هەرێم شکستی هێنا. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لە سەرم پرسە میواندارێک لە بەڕێزان دانادارە ئەندامی پێشووی لیژنەی نووسینەوەی دەستوری هەرێمی کوردستان هەروە چۆمان محەممەد ڕێکخەری ژووری یاسایی دروستنەوەی گۆڕانمان کردووە. سوپاسی ئامادەبوونتان دەکەین بەخێر بێت. کاکدانێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە مەسەلەی نووسینەوەی دەستور سەرۆکایەتی پەرلەمان دوێنێ لەگەڵ بەشێک لە فراکسیۆنەکان کۆبووەتەوە داوای لێکردن کە تێبینیەکانیان بهێنن بۆ هەفتەی مانگە لەسەر دەستور. پێ دوایام کاتێکی گونجاو بۆ نووسینەوەی دەستور. بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاو عەرزەکەم بۆ جەنابتۆ و مامۆستای بەڕێز و بینەر و بیسەری کەناڵی ئاسمانی پەیام. لە ڕاستیدا هەموو کاتێک گونجاوە ئینسان هەوڵی بە دامەزراوەی کردن و دەستبردن بۆ پرسێکی گرنگی واکە چوارچێوەی یاسایی تۆ دیاریەکەوە لە شەرعەتی شۆڕژگێڕی و ئەو شەرعەتەی دوێنێ بۆی دروست بۆی گواستیتەوە بۆ شەرعەتێکی یاسایی بۆ ئەم ئەوش پێ دەوترێ وڵاتی فیدراڵی هەرێمەکانیش مافی خۆیانەکە دەستوری نووسراویان هەبێ. ئەگەر چی ئێمە زۆر ئاستەنگ و ینی فرە ڕەهەندام پرسە بە تایبەت دەخالەتی سیاسی و ناوخۆی و ڕیز نەبوونی لایەنەکانەوەوانە وای کردووە کەمیشە لە مێژۆکانی ئەم 30 ساڵی ڕابردووە ئەو هەوڵانە نەگاتە ئەنجامێکی باشوە. ئەو هەندێک درافت و دەقی واشمان لە بەردەست ئەوانێک کە هاتن ینی کە وەلیژنەی بۆ دروستکراوە دوجار وا بزانم هەر لەوانەیە بەشێکی عیلاقی بە عەقڵێتی تاکی کوردیشەوە هەبیا بڕێر بەدەستی کورد بەداخەوە کار لیژنەیەک ئەوەیەکی دروستە بێت لە سفرەوە دەست پێکاتەوە ئیشەکانی ڕابردوو ڕەتەکاتەوە خۆی لەسەر زەمینێکی پێکات لە 2002 لیژنە هەبوو، لە 2005 بڵین لە 2006 لیژنە پێکات و دوای لە 2009 نەخرا ڕاپرسیەوە 2015 لە خولی چوارەم بڵین هەر پێکات هەموویان لە سفرەوە دەستیان پێکردەوە و لیژنانێکە پێکهێنراون.
ئەوەی ئێستش کە بڵێن ئەگەر کارا بکەیت و لە سفرەوە دەست پێکەڵە وڵای من نازانەوەوان خەریکی چین ئێستا بەداخەوە ئێستا لە جوڵان لێم پرسە بە تەمای چین و چۆنەوەیان نازانم بەڵام بەگشتی وازانم کە لە ڕۆمەبدەئێکەوە پرسێکە هەمووان یعنی هیچ وکۆڵێ قەدەغەیەکیان لەسەر نییە هیچ قوارێکی سیاسی لایەنێکی سیاسی لەوانەی لە دەسەڵاتن یا ئۆپۆزیسیۆن یا شەقامیش لەگەڵ ئەوەیە کە هەرێمی کوردستان خاوەنی دەسووری خۆی بێ چوارچێوەی ماف و ئازادی و سیستمە سیاسیەکەی لە چوارچێوەیەکی نووسراوە بێ تۆ ئەگە بەراوردی بکەی یاریمی کوردستان بە وڵاتانی خاوەنی دەقی دەستوری نووسراونین کە خاوەنی کۆمەڵی مێژووی سیاسی و ماف و ئازادی و هەتەنانەت حورمەتی ئینسان لەوێش ڕێک و پێکترەوە و چەند وڵاتێکمانەیە کە تا ئێستا و دەقان نییە بەڵام تۆ لە وڵاتێک هاژی زۆر گرفتی وامان هێمە بۆ هەموو خەرمانە یاسایی و دەقە نووسراوەوە وەزعی مرۆڤی ئەم وڵاتە بەم شێوەیە و ڕۆژ بە ڕۆژ خراپترە بێ هەموو شت سنگ و کێشی زیاترە بێ مرۆڤ دێتە خوارەوە جاوەرە ئەگەر ئێمە لەم فەراغێکی یاسایی شازین بە درێژای ئەم 30 ساڵە هەرێمی کوردستان پێویستە ئەم بۆشایە یاساییە پڕ بکاتەوە ئەم بۆشاییە بە نووسینەوەی دەقێکی دەسووری نووسراو ئەو هەوڵانی پێشووتری استیفادەیان لێ بکە بە یەکێک لە میکانیزمەکان باشترە لە سفرەوە دەست پێ نەکاتەوە چونکە ئەو دەقەی بۆ زانیاریتان لە فۆرمی خۆراکیشەوە دابەش کرا هەم بەسەر خێزانەکانی نامیلکەیەک بوو کات بۆ دەقا شتی باشی زۆر تیا بوو خۆ بۆ زانیاریتان ینی شتی باشی زۆر تیا بوو وێ ڕای پڕ لە ئیشکال و سەرنجی زۆر بوو بە تایبەت لە تەرەفی ئەکادیمیەکان و لایەنی سیاسی و تەواوی شەقامەوە بەڵام دوجار بەداخەوە نانێڵا 2005 ئەو دەقە سەر بگرێ هەندێک لایەن دوجار لە سفرەوە دەستی پێکرایەوە جار بۆ خۆشی زۆر سیر بوو ئەو بە ڕێزانی کایان و بە ئەو دەقا پەیڕەوە ئەوەی 2009 تەبەنینەکەین هەر خۆشیان پێیان بوو یعنی هەر بەدەستیانەوە بوو هەر زۆر سیر بوو ینی کاتێکە کوی بڕگەکانی پیا بڕۆی وەکۆی پێدەوتێت جومگەکانی سیاغی دەستوری ینی لە دەقی دەستورە ئەمە وای کردێمە بەداخەوە تا ئێستا نەبووینەتە خاوەنیم هەرێمی کوردستان نەبووتە خاوەنی ئەم مافە دەستوریەی خۆی کە قوارەکەی کە لە ژێر هەڕەشەیە کام لە شوێنێکی تری ژوتومە ئەوەی نەتەوەی گرتوەکان ئاماژەی پێدا بەرپرسە گشتیەکان لێرە بەڕاستی پامێک بوو کەم نەبوو کە وتیارێمی کوردستان ناوخۆی نیگەندەڵی نەعادالەتەکە نیە هەردووشی هەیە بەڕێزان یعنی ئێمە تۆ لە وڵاتێکایی بە وەکو دەڵێی بە جۆرێک فشار بۆ بە فیدراڵی لە هاچی پێڵی پایەکانی فیدراڵیتیان نییە هەرێمێکی هەیە بینی مەجلیسی دووەمی نییە زۆرێک لە ناوەندەوە حەزیان بە مەرکەزیەتێکی توندا وابزانم هەرێمی کوردستانیش ئیرادە سیاسی حکومڕانەکە حەزی لە مەرکەزیەتێکی توندا یعنی حەزەکەن زیاتر دوولایەن بێەوەوانی دیکە تەماشاکار بن سوپاس دەکەم کات شما جنابیش بەخێر بێت دەمەوێت سەرنجی بەڕەشی بزانم لەبارەوەی بۆچی لەم کاتەدا پرسی دەستور هاتوتەوە بەرباس تەوقیتی بڵێن هێنانەوە بەرباسی دەستور بۆچیە لەم کاتەدا بەڵێ سەرەتا بە ناوی خۆی گەورە سوپاس بۆ جەنابتان و ڕێز و سڵاو بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام و سوپاس بۆ مەساداراش لە ڕاستیە دانەدارە لە ڕاستیە پرسی پرۆژەی دەستور و دەستور بابەتێکە لە 92 تا ئەم ساتی قسەی لەسەرەکەین کۆمەڵی مەحەڵەی مێژووی هەبووە فرسەت هەبووە لە بەردەم هەرێمی کوردستان بێ بە خاوەنی دەستور لە ڕاستەوە خۆ دوای 92 دوای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان وەرە بۆ 94 وەرە بۆ 2003 وەرە بۆ 2005 دوای شانبەشانی دەستوری هەمیشەی عێراقە خرایە دەنگانە وەرە بۆ 2006 وەرە بۆ 9 بۆ 14 و بۆ ئێسش کە قسەی لەسەرەکەین یعنی وای لاتووە هەموو خولێکی پەرلەمان پرۆژەی دەسوورەکەن بە گوڵدانە و وەکو هینێک دەسوودیاری ئەو خولی پەرلەمانون نەتیجەکەشی ئاکام ئەبێت کە ئەمە ئێستاش لە ڕاستی ئەم جوڵی کە دەستی سەرۆکایەتی پەرلەمان کردی گوایە کۆبوونەوە لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان داوایان کردووە تا حەڤەی مانگ ڕێی خۆیان بند خۆ 4 مانگ پێش ئێستا 3 مانگە پێش ئێستا هەمان میکانیزمیان گرتەوە بەر داوایان لایەنە سیاسەکان و فراکسیۆنەکان کرد ڕێی خۆیان بنەوە لەسەر دید و تێڕوانینیان بۆی کە لیژنەکان چۆن بێ چۆن کارا بکرێتەوە ئایا ئەو مادانی کە لە ڕابردووە لیژنەی لە خولی ڕابردووە پەسەند کراوە دیدیان چییە بۆ ئەوە لیژنەکە گۆڕانکاری تا بکرێ هەموو ئەمانە فراکسیۆنەکان وەڵامی خۆیان یاوەتەوە بە دەستی سەرۆکایەتی خێرە ئێستا دانیشتن کۆبوونەوە دووبارە داوای ڕائەکەن کە ئەمە لە ڕاستیە ئەو دید و تێڕوانینەی کە هەبووە بۆ پرۆژەی نووسینەوەی دەستور دیدێکی تەواو حیزبی بووە ینی لایەنە سیاسیەکان لەوە تێنەگەوشتن بە تایبەتی حیزبی فەرمانڕاوە بۆ بە تایبەتر پارتی دیموکراتی کوردستان ئەم دەستورە کە ئەنووسێتەوە دەستورە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ خەڵکەکەی دەستور بۆ حیزبێکی دیاریکرا و نانووسێتەوە و ئەوەشی کە ئێستا گوزارێت مامۆسا جەوێک دروست بووە
پرۆژەی دەستور وەکو کارتێک وایە پارتی کەی بوێت گڵۆپەکە داگیرسێنەوەی کا بە حەدەسی ڕۆژ ئەیکا بە گفتوگۆی لێوان پارتە سیاسیەکان لە فراکسیۆنەکان لە پەرلەمان لە گفتوگۆی شەقام و ئیعلامە کەیش بوێ دوکمەکە داگوژێنێتەوە و بابەتەکە خەفەکات ئەمە لە ڕاستیە هەدەفەکەوەیە کە پرۆژەی دەستور وەکو کارتێکی سیاسی سیر کراوە و قۆناغ بە قۆناغەکان هەنێک کات مڕاعاتی دۆخی دەولی ئەوانە کراوەلانی ڕابردووە هەن لایەن هەبوو بێت مڕاعاتی وڵاتانی داوسەی کرد بێت نەیویست بێت هەرێمی کوردستان خاوەنی دەستور بێت هەنێک کات کێشمەکێشمی نێوان لایەنە سیاسیەکان هەنێک کات کێشمەکێشمی نێوان حزبێکی دیاریکراویش هەموو ئەمانە وای کردووە کە ئێمە لە هەرێمی کوردستانە نەبی مەخاوەنی دەستور کە وەکو مامۆسادانا فەرمووی دەستور مافێکی یاسایی مافێکی سیاسی مافێکە کە دەستوری هەمیشەی عێراقی ژیاوێتی بە هەرێمی کوردستان بەڵام ئێمە هەنگاوەکانمان دیدگا و تێڕوانینمان بۆ نووسینەوەی دەستور تا ئێستا نەبوو بە دیدگایەکی نیشتیمانی چونکە ئێمە ئەوەی کە ئێستا ئەگوزارە لە نێو شەقامی کوردیا و لە نێو پارتە سیاسیەکانە جۆرێک لە دووری هەیە لە تێڕوانینیانە بۆ بابەتی نووسینەوەی دەستور بە تایبەتی کرۆکی کێشەکان لەوە خۆی ئەبینێتەوە کە ئێمە عقڵەتێکی زۆرینە و کەمینە زاڵە بۆ تێپەڕانی ئەم پرسەکە ئەمە من پێم وایە گەورەترین لەمپەرە بۆ هەنگاونان بۆ گەیاندن بە مەنزڵی پرۆژەی نووسینەوەی دەستور لایەنێکی سیاسی پێی وایە زۆرینەیەکی مزەیەفی هەیە لە پەرلەمانی کوردستانە ئەیەوێت ئەم بابەتە وەکو یاساکانی تر وەکو یاسایەکان تێپەڕێنێت ئەمە مطلقاً نە پرۆژەی دەستورە گەێنێ بە نەتیجە ئەمە بێتە خاڵی جاکەرەوە خاڵی ینی ناکۆکی لێوان لایەنە سیاسەکان فراوانتر و گەورەترەکات و ئەوەی کە جەنابیشی فەرموو ئەم زەمانی کە ئێستا قسەی لەسەرەکەی زەمانی نووسینەوەی دەستورە لە ڕووی تەوقیتەوە بێگومان دەستور هەمیشە لە هەموو دنیا لە دۆخێکی سەقامگیرە ئانووسرێت لە دۆخێکی سەقامگیرە ئاماژەی پێدرێت سەقامگیر لە ڕووی سیاسی لە ڕووی کۆمەڵایەتی هەتا لە ڕووی دۆخی زەهنێتی خەڵکیشەوە تۆ ئەم دەستورە هەدەفەکەی کرۆکەکەی بریتە لە خەڵک چین و توێژەکان خەڵکە کە بەشداری نووسینەوەکەن و ڕائەن ئەوە پرس بە خەڵکەکەی کە دەنگی پێەیە ئەی باشە تۆ ئەگەر گریمان ئەم دەستورە خەیتە بەردەم خەڵکەوە خەڵک بەدڵی نەبێت نێوان لایەنە سیاسەکان پەرتەوازەیی تیابێت خەڵک نیزبەی مشارەکە کەم بێ ئەم دەستورە دەستوری هاوڵاتیان هەرێمی کوردستانی دەستوری پارتێکی سیاسیە بۆیە قسەکانی ئێمە ملاحەزەکانی ئێمە دیدی ئێمە پێمان وایە پێویستە کات زەمینە سازی زیاتر سازانی زیاتر بۆ نووسینەوەی دەست بکرێت من پێم وایە دۆخە سیاسیەکە پێم وایە ئێستا ینی یەکێک لە زەمانەتەکانی دەرئەنجام گەیاندنی پرۆژەی دەستور کە بێ بە دەستور ئێمە بین بە خاوەنی دەستور بریتە لە نزیکبوونەوەی لێوان لایەنە سیاسیەکان کە لە ئێستاە جۆرێک لە پەرتەوازەی ئەسڵەن جۆرێک لە بێمتمانەی هەیە نێوان لایەنە سیاسیەکانە کە ئەمە خزمەت بە نووسینەوەی دەستور ناکات دوو بابەتی دۆخی خەڵکو و دۆخی ژیانی خەڵکو و سەقامگیری خەڵکو و لە ڕووی دارایی و لە ڕووی ئەوانەوە خۆ لەوانەیە خەڵک لەوانەیە ئەوانەی سیاسیەکانی برسن ئایا ڕەبتی خەڵک و دۆخی دارایی خەڵک چییە لەگەڵ نووسینەوەی دەستورە کە من پێم وایە ڕەبتێکی ڕاستەوخۆیە چونکە ئەم دەستورە بۆ خەڵکە نووسێت کاک حەکیم لە هەمووی گرنگتر ئایا ئەم خولەی پەرلەمان بەم دۆخەوە خولێکە هی ئەوەیە بتوانرێت دەستوری تیا فەرەهەم کرێت و بێتە ئەمە نقطەیەکە توانێت خولەکە چۆنە کاکدانە سەبارەت بە لیژنەکە پێ دوای ئەم جارە ئالەتی کارەکردنەوەی چۆن دەبێت ئایا پەرلەمان لیژنەکە پێک دێنێت سەرۆکایەتی هەرێم پێکی دێنێت لیژنەی نووسینەوەی دەستور مەبەستم پێشترەوە لە لیژنەکە بوون خۆتان لایەن پەرلەمانەوە ڕاست پێدران چۆن پێکات بڵێن خۆی دەستەواژەیەک بڵێن پێش وەڵامەکەی ژەوەیە بە بینەر و بیسەرەوە نێتەوە بەرچاوی کە ئەو دەردەشەی نێوان ئاکادیمیەکان بە تایبەت بەندە و مامۆستا وا بێتەوە کە ئەوە دژن لەگەڵ نووسینەوەی دەقێکی وە هەمیشە یاساییەکان هەر وەسەتێکا بن لەگەڵەوە ئێمە وڵاتەکە خاوەنی دەقی نووسرا و بە تایبەت دەقێکی باڵای وابێەوە لە جەمعەیەکی موەسیسەیە هەرچی پێڵێن ئەوە دەدایک بێەوە لانی کەمی زۆرێک لە داخوازیەکانی شەقام و هاوڵاتیان و جێپەنجەی هەمووی تا بینێتەوە ئەوە ڕاستیەکە بەڵام هەمیشە قیرای نەقدی بۆ ئەم پرۆسەیە لە ڕووی تەوقیتەوە لە ڕووی چۆنێتی
نووسینەوەکەی کێی کا چۆنە بێ چۆن دەنگدانەکە زەمینە سازیە سەتۆ تەماشا بکە ڕیزبەندی داواکاریەکانی خەڵکیش ئێستا زۆر گۆڕانی بەسەرهاتەوە ڕەنگە ڕۆژگارێکە بوو بێ دەستور لە یەکەمی نابوو بێ ئێستا ڕەنگە لە ئەخیرا بێ بۆ زانیاری بەڵێ چۆن دەنگدەر تۆ جوازار ئەم دەقەناقێتە ناو دەنگدانە و ڕیفراندۆمی بۆ ناکرێ بۆ بەڵێ بنەخێرێکێ شەرعیەتەدا بە دەرچوونی ئەم دەقا حتمما هاوڵاتیدا دەنگدەرێک یا دواتر تۆ دوێنێ هەڵبژاردنەکەی دوێنێ لە 16 بۆ سەرەوە دەنگی نەدا ئاخر تۆ زۆر کارەساتەواتە تۆ جارێ ئاشبوونەوەیکی گشتی لە نێو خەڵک دروست ناکەی ئەم عزوف عنی انتخاباتی پێڵێن ئەمە کە خەڵکی تر ناچێت بۆ انتخابات و متمانی نییە بە گۆڕانکاری لەم لە ڕێ سندوق و خەباتی پەرلەمانی پێڵەن چی کەواتە بێت تۆ جارێ ئەمە ڕاست بکەیتەوە ئەمجا تۆ دوایی بیناکە دروست بکەیت ئەمە ڕاستێکە میکانیزمەکانی دروست دەست پێکردنەوە بەم پرۆسەیە بۆ زانیاری بەڕێستان لە چەند دوو ڕێەوە بەگشتی ئەوەی فقەهای دەسووری باسیەکەن دوو ڕێگە هەیە یەکێمیان ئەوەیە ئێمە وڵاتێکی بە حساب کۆماریە لێرە بە حساب ێنی ئەوەی کە لە ئۆکانە هاتووە بەڵێ واڵێن ینی ئەو کە بینیمانە بە حساب وایە بەڵام لە ڕووی ئەرزی واقعی شتێکی ترەوە بۆ خۆتان بۆی هاوڵاتیش چاوان نەمبیستەوە جارێ مەلەکی نییە بەڵام ینی خراپە ینی دۆخەکە باش نییە ئەوەی کە زۆر جار لە وڵاتانێک کە پاشا نشینن ئەو وەکو مینحەیە بە میلەتەکەەوە ئەو جێپەنجێ پێوە دیارە بێت چۆن دەسووری یەکەم جاری عێراقیش قانونی ئەساسی ناوبووە لەلایەنی مەلیکەوە بوو ئەم ڕێکاری دووەمیان بریتە لەوەی کە پەرلەمان خۆی لیژنەیەکی بۆ هەڵبژێرایی بۆ دروستەکە لە ڕووی عەدەدەوە چەنە بێت چۆنە لە ئەکادمی پێکدەیە لە قوارەی سیاسی هەر یەکێکیان هەڵەبژێرێ بەڕاستیە بێ و لیژنە فەردی بێ نابێ لیژنەیەکی زەوجی جووت بێ دواتە بۆی بتوان بە شێوەکەکی باش ئیشەکان یەکلا بکەنەوە باوەڕما بوو ئەوەی 2009 ئەگەر بە زانیاریکی متەواضعانەی خۆم باوەڕما بوو هەنگاوێکی باش بوو یعنی هەنگاوێکی باش بوو باشی تیا بوو کاگە سەری بگرتایە تا و کاتە تا ڕادێکی باش ڕێتوانی هەندێک پرس بە تایبەتەوەی کە هێڵی سوورن وەکو پێگەی ئاینی ئیسلام بە نەزەریەمەوە لەوێ باش جێگیر کرابوو ئێستا سوبحان الله ئێمە بە 300 سەعات کۆبوونەوە بۆ ئەومان بۆ جێگیر نەکرا لەنایەوە لە پێم پێشووتر بەڵێ چۆن لە ساڵی 2015 ئەوە حیزب هەبوو دژی بوو هەر زۆرە جا کێ دژی نەبوو ئەوانە نەبوون کە دژیان نەبوون کە کەمی نەبوون لە ناو لیژنەکە ئەوە حاڵێکی خراپ بوو بەنسبەت ئێمەوە کە باوەڕمانوا بوو ئەو وڵاتانەی دیش کە پێگەی ئاینەکانی خۆیان باس کردو ئاینی زۆرینن تێکەڵ ناکرد لەگەڵ ئاینەکانی ئەوانەی کە کەمینن یا ئاینی ئاسمانی نین خۆمە ئاینی ئیسلام ئاینی قوارێکی سیاسی نییە بە تەنیا ئاینی هەموو میلەتەیە 2000 من تۆی هاوڵاتیش خۆ بە دەسوور نەبووین بە برادر بۆ پرەنسیپە شەرعی و قورئانیانی کە هاتوون ئەوەی کە لێرا گرنگە و لیژنە دروست بکرێتەوە بۆ خۆیان دەزانی کە ئیشکالیان هەیە لەسەر یەکەم یاساکەی دوم شێوازەکەیە کە مەترسی لەسەرەکە دەستکاری بکرێ ئەویش بریتی بوو لە ڕەوتی کار لە ناو لیژنەکە بۆ نووسینەوە و کار لەسەرکردن بریتی بوو لە سازان واتە پێویست بوو هەر بیستەکە ئۆکەی بۆ دەقێ بکەن ئەمجا بڕوا بەڵێ وەی چۆن نەتوانی تۆ ڤیتۆی هەر نۆزدەکە بکەی بە تەنیا بەڵام ئەم جارە ئەگەر ببێ بە زۆرینە و کەمینەوە کارەساتێکی ترە کە وا کاتۆ کەمینەیەک تەسەڵوت بکەن بەسەر پرسەکە و بەڕاستی دەقێک دەربچێ وەک پێویست نەبێ ئەمە حاڵتێک بوو حاڵتێکی دیکە بریتە لە کۆمەڵی ئیشکالی تر هەیە لە دوایە و بەروارانەوە دروست بوون بۆ نمونەتەوە تەماشا بکە سنووری هەرێمی کوردستان لە ساڵی 2015 شوێنێک بوو ئێستا سنوورەکە وڵاتێکی تر شوێنێکی ترە بەڕاستی و ناوچانەی کە پێوتر ناوچەی کێشە لەسەرەوە هەر خاتری کاتی خۆی نووسینەوەی دەسووری عێراق باسمان کرد لەگەڵ جەنابتەوە خاتری کوردیان گرتووە بۆ زانیاری کە ئەو دەقە نووسراوە چونکە دەستەواژەی متەنازع عەلەیها بۆ نێوانی دوو دەوڵەتە بێ بۆ نێوانی هەرێمێک داخلی دەوڵەتێ نابێ ئەو لە ڕووی یاساییەوە بەڵام ئەوە ینی وا تەماشاکردنی هەرێم بۆ وەکو کیانێکی گەورە تەماشاکراوە بۆ ئێمە بوو بە خاڵێکی ئیجابی باشەوە تەمەن تا ئێستا جێبەجێ نەکراوە ئێستا ئەو ناوچانە لە بەندەستی هەرێم نەماون واتە تۆ سنوورەکە ئەگەر بیوەستێنیتەوە سەر ئەوەی کە لە سووری عێراق هاتووە تا 9 چواری 2003 ئەو کاتە ئیشکالی گەورە بۆ دروستە بێ وەکو جۆرێک لە یەقرارە بێ بە ئەوەی تۆم ناوچانە ئیتۆنین خاوەندارێتەکەی لەدەستەچێ هەروەها کۆمەڵە ئیشکالی گەورەی تر هەن کە پێویستە لەوانە تەوزیعی سەرەواتەکان کە هەرێمی کوردستان بەداخەوە تا ئێستاش بە شێوەیە کە بەس نازانم خۆیان نازانی یاساییە چونکە مادەی 111 و 112 دەستور کە باسی تەوزیعی سەرەواتەکانی بەتایبەت نەوت و غازەکە بەم شێوە هیچ پشتیوانێکی یاسایی نیەتەوە هەمووی دەربێنی و بیفرۆشی ئەمە کارەساتێک کە تا ئێستا دروستی کردو وێ ڕای ئەوانەش بۆ زانیاریت
ئەو زمینەی کە قەڵەم بەدەستەکانی نووسینەوەی واتە ئەو وەستانەی کە لەناو پرۆسەکە ئیژەکەن تا ئێستا متمانێکی باش نەکۆڵ متمانێکی ڕواڵەتیش لە نێوانیان نەماوە ئەوە بینین لە پڕ تێگەچێت لە پڕ لە قسەی پەرلەمانتارێک سیاسیەک قەوارەیەک هەڵوەسوەرەگرێ کێشە دروستە بێ بۆیە باوەڕم بە سیاغەکردنەوە هەوێ ڕایەوە شاندێک لەو ئەندامانی لیژنەکایانە وەفاتی کردووە هەیانە بۆ بە وەزیر و سەفیر و ئەو شتانە ئەوە بەڕاستی خۆ نابێتەوە بەڵێ بەحساب بەڵێ بیست بوو ئەو نەفرە هەر پێیانە بوو نەهات نازانبەر بە تەما بووین بێت نەهات باشە بەس ئێوە چەند مادەتان نووسیەوە هەفتە ئەو 4 مادە من ئەگەر بە زمانی ژمارە لەسەر چی تێکچوو بە خێرایی بەجەناب بڵێم هەفتە و 4 مادە 4 دەواازە نووسرایەوە 300 سەعات کۆبوونەوە بووە ئەوەی کە ئیشکالی سەرەکی نووسینەوەکە ئێمە هێشتا نەگەشت بووناوێ بۆ زانیاری لیژنەکە کارەکانی پەیشکەوە پەیوەندیدار بوو بە دۆخی پەرلەمانەوە 2015 جەناب لەبیرتە یاسای سەرۆکایەتیێرێن بەڵێ ئەو کاتەکەەوە بوواتە پرسەکە گەورەتر بوو لە لیژنەکە هاتە سەڵوتی کرد بە هەیمەنی کرد بەسەر لیژنەکەەوە هەر دامەزراوەکە پەیکە و نەکرد لیژنەی نووسینەوەی دەسوور وا پەیکە بۆیە لەو ڕوانەوە نەگەشت بوونەوەی وا باوەڕما بوو ئێمە ئەوەی کە ئاستەنگی زۆر گەورە بوو بەداخەوە نەمانتوانی ئەو دقەی ئێمە داخوازی ئێمە بوو جێگیر بکرێ بریتی بوو لە دقێکی شایستە بە پێگایانی پیرۆزی ئیسلام دەسەڵات دژیەوە بوو ئاربەگشتی زۆر دژیەوە بوو کە ئیسلام پێگەیەکی باشی پێ بەڵێ دەگەڵە و دەقادش بوون کاڵێ ئاینی هیچ دقێک سەنی هیچ قانونێک نەکرێت کە پێچەوانە بێ لەگەڵ پرەنسیبەکانی ئاینی پیرۆزی ئیسلام ئەوی کە لە سووری عێراق هاتووە تەمەنەوە لانی کەمی داخوازەکانەوە وەزانەیە و دقێکی سەلبیشە ئیجابی نییە واتە تۆڵی داقێنە نووسێ پێچەوانەی ئەم ئاڕاستەی من نەبێت ناڵێ هەموو ئاڕاستەکەی من هەناڵێ هەموو ئاڕاستەکەی من بەپێی ئیسلام بێ ئاوانە ئەویان قورستر بوو بۆیان هەر قبول نەبوو بەم جۆرە دقەکە دقێکی سەلبیش بوو بەداخەوە قبوڵیان نەبوو تا ئەومان هێشتەوە تاوان دیکە بڕوا بەڵام نەگەیشت بووینە ئەوەی پێی دەوتێت دەواازە سەرەکیەکەی دەستور کە پێوترێ سوڵتان دەسەڵاتەکان لەوێ بۆ خۆی پەچکەوە سوپاس دەکەم کاک چۆمان سوارد بەم خولەی پەرلەمان بەڕێزووی قسە لە سەرۆکی خولی نووسینەوەی دەستورە مەبەستی لە چی بوو کوالیتەکەی سەرۆکایەتەکەی کارەکانی هیەوە نیە دەستور بنووسێتەوە یاخود بڵێن ئامادەی کە بۆ ڕاپرسیەکە خۆی میحوەری ئەمیشە بۆ ڕاپەڕانی بریتە لە پەرلەمان چکە یاسای بۆ دەرەچوێنرێت دوایە چێتەوە بەردەستی مادەکان پەسەند دەکات دوایی وادەدانرێ بۆ ڕاپرسی من پێم وایە خولی پەرلەمانی شەکە لە خراپترین خولەکان لە مێژووی کاری پەرلەمانی لە هەرێمی کوردستانە یعنی ئەمە سەنگانش هەڵسەنگانێکی بێویژدانانە نییە کە ئێمە ئەمدی دەمانێت لە ڕوانگەی ئەوەیە کە تۆ سەنگانن بۆ کاری هەر مؤسسەیەکەکەی بەپێی تایبەتمەندی دەسەڵاتەکانێتی سەرنج بە لە ڕووی یاسادانانەوە ئەو یاسانی کە پەرلەمانی کوردستان دەریکرۆ لەم خولا لە پەنجەکانی دەستێ ناپەڕێ و ئەو یاسانەشی کە دەرچوێنراون هەمووی لە خزمەتی بەڕێکردنی کاروباری سیاسی حکومڕانی ئەم هێزە سیاسیانە بووە هیچی ینی زۆربەی زۆری دوورکەوتنەوە بۆ لە خەمی خەڵک لە فشارکردن بۆ ئیلزامکردنی حکوومەت بۆی کە ئەو پرۆژانی کە ئەرێنێ لە خزمەتی خەڵکا بێ لە ڕووی دەرچوانی ئەو یاسانی کە لە کەمکردنەوەی بابەتی بارگرانی لەسەر خەڵکەوە ئەمە بەجانبی تەشریعەکەیە بەجانبی ڕقابیەکەشە ینی لە ڕووی چاودێریشەوە تۆ سەرنج سەر ئاستی پرسیارکردنیش پرسیاری وەزیرەکان وەڵامدانەوەیان ئیسیجوابیان ینی دۆخێ دروست بووە ئێستا جۆرێک لە پاشکۆوێتێکی زۆر ڕۆن هەیمەنە و سەپانی حکوومەت بەسەر پەرلەمان و بەسەر دامەزراوی دەسەڵاتی دادوەریشە هەیە ئەم پاشکۆوێتیە بە تەواوەتی پەرلەمان کەوتۆتە ژێر هەژمونی حکوومەتەوە کە ئەمە ئەتوانین بڵین سەرباری ئەوەشی کە دەرچوونی یاسای بودجەش کە هیچێکە لە مەهامەکان و ئەرچی پەرلەمان ئەوە چەند ساڵتەیە پەڕێت بەسەر ئەم خولەیە بەداخەوە ئەم جوملەیەڵێم مێژ میوانیانە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتانە ینی ئەم جملە ئەنی ئەمانی کە ئەوترێت ئەم قسانی کە ئەکرێت پێودانگەکان هەڵسەنگاندەکان لە چوارچێوەی ئەو تایبەتمەندی دەسەڵاتانەیە کە دراوە بەخۆیان و لەگەڵیشیە ئەومان لە یاد نەچێ بەداخەوە ڕێزێکی زۆرمەیە بۆ خوشکبرایانی کە ئێستا پەرلەمانتارن کوالیتی پەرلەمانتارەکانیشمان بۆ وەزیفەی کاری پەرلەمانتاری بەڕاستی ئەوەندە دوورە لە کاری پەرلەمانتاریەوە هەنێک کات ئینسان شەرمەکە بەوانە بەوترێت مشەرع بەوانە بوتێ یاسادانەر و کۆمەڵە جوڵەی جۆر بە جۆر کۆمەڵی هەڵسوکەوتی ڕفتاری لەم ئاخیرانە بینیمانە لایەن پەرلەمانتارەکانەوە هەڕەشەی زمان بڕین سوکایەتی قسەی نەشیا و تەشیر هەموو ئەمانە
لێیانە لە مؤسسەکە و ئەو مامەڵەیە کە دەستی سەرۆکایەتی شەیکات لەم خولەی پەرلەمانە بەڕاستی ئەوانیش ڕۆڵێکی یەکجار خراپیانەیە لەو تەبعەتەی کە بۆ حکومەت دروست بووە لەو بێ متمانەی کە هاوڵاتی هەیەی بە مؤسسەیە دۆخێک دروست بووە لە زەهن و خەیاڵدانی خەڵک پێی وایە پەرلەمان دامەزراوەیەکی زیاوەیە خەڵک پێی وایە دامەزراوە پەرلەمان بوون و نەبوونی وەکو یەک وایە کە من دڵم ژانەکەم قسەیەکەم من وەکو کەسێکی یاسایی و کەسێکی حیزبی لە ڕاستیا دڵم ژانەکە ئاوا ڕەخنە لە پەرلەمانی کوردستان ئەگرم کە من پێم وایە هیچێک لە دامەزراوە پیرۆزەکان لەم هەرێمی کوردستان ئەوە هەر مەجالیتیانە بەڵام قسەکەی ئێمە خواستەکەی ئێمە تێڕوانینەکانی ئێمە بەڵام تایبەت بەم دەستوریشەوە من پێم وایە ئەم زەمەنە بۆ پەرلەمانی کوردستان و بۆ ئەم خولەی پەرلەمان من پێم وایە خولێک نییە کە ئەوان ناتوان کۆمەڵی یاسای گرنگ هەیە دەریچوێنن کۆمەڵی یاسامان هەن کە پەیوەندیدارن بە قوتی خەڵک پەیوەندیدارن بە کڕەهەندی نیشتیمانی هەیە کۆم ئەو ناتوان ئەو یاسانە دەرکەن چجای ئەوەی دەستبەرن بۆ ئەم مەلەفانە بۆیە بەدیدی من پەرلەمانی کوردستان لە ئێستاە مەرجعی باڵا یەکلاکردنەوەی پرسە چارەنووسازەکان نییە کە بتوانێت ڕۆژی دەستوریشی بە زۆرینەوە کەمینەیەک لای بکەنەوە لە ڕاستیە ئێمە زۆرینەیەکی ساختەیە بەڵێ وایە ئەو زۆرینەی سەرۆکی پەرلەمانی جوایی خۆ من ئەو قسەی ئەمە نییە من قەنەعاتم بەو قسەیە هەیە کە ئەوەی لە ڕابردووە لاڵبژاردننی پەرلەمانی کوردستانە ڕوویاوە بەشی زۆری ئەوەی کە خەڵک نەچووە ئەو تەزویر و ساختەکاری کراوە ئەو هەڵبژاردنە کە لە هەڵبژاردننی پێشوەختی پەرلەمانی عێراق بینیمان حەزمی ئەم هێزانەمان بۆ دەرکەوت کەمکردنەوەی ڕێژەی دەنگەکانیان قسەکە لەسەر ئەوەیە ئێمە کە باسی ئەومان کردووە ئەو سەرۆکی پەرلەمانی شۆ قسەی کردووە و زۆرینەیەکی ساختەیە بەڵام لە هەمووی گرنگتر ڕێکەوتنی نێوان لایەنە سیاسیەکان هەیە ئێمە لەوەکو گۆڕان لەگەڵ پارتیە یەکێتی و پارتی ئەسڵن لە کارنامەکەی حکومەتیشە جملەی سازان هاتووە سازان واتە ڕێکەوتنی لایەنە سیاسیەکان واتە گفتوگۆی لایەنە سیاسیەکان بۆ ئەوی دۆخێکی ئارام کەشێکی ئارام دروستکرێ پێپاوە نییە لە ڕاستیە من گفتوگۆکان وا جارێ نازانی ئایا لایەنە سیاسیەکان ئایا ئەو عەقڵەتەی هەیە ئەو بارگەی زۆرینە و کەمینەیە ئەو ئایا ئەم بارگە فڕێ ئەدرێ یاخودنا تا ئەم سادە ئەم بارگە فڕێ نەدراوە تا ئەم ساتێ قسە لەسەرەکەین عەقڵەتی زۆرینە و کەمینە زاڵە بەسەر پەرلەمانی کوردستانە زاڵە بەسەر جوڵەکانی پەرلەمانە بۆ هەنگاونان بۆ کاری پەرلەمانی چجای بۆ پرۆژەی دەستوریش یعنی تۆ بۆ کارێکی پەرلەمانی زاڵ بێت بۆ یاسایەک زاڵ بێت چۆن بۆ پرۆژەی دەستور زاڵ نابێت کە من پێم وایە کە حەشیم ئەم قسانی کە یکەین ئەم ڕخنانی کە ئێمە گرین وەک مامۆستا دانا باسی کرد ئێمە دژی نووسینەوەی دەستور نین ئەستان ئێمە ئەگەر لە 92 ئەگەر لە 2023 لە 9 هەرێمی کوردستان دەستوری هەبوایە زۆر کێشە هەبوو ڕوبەڕووی ئێمە نەبووە بە تایبەتی ئەگەر ئێمە دەستورمان هەبوایە ئەو کێشەیە کە 2015 بە تایبەتی یاسای سەرۆکایەتی هەرێم دڵنیا بەمە ڕووی نەیە چونکە دەستورەکە سابد و ئەگەر لە عێراق سەرنج بی چونکە دەستورت هەبووە مالیکی هەوڵی ئەمە گۆڕانکاریکە و حیلە بدۆزێت ئەوانە محکەمەی اتحادی ڕێیە پەرلەمان بۆمانەوە لە پۆستەکەی و هین دۆزێتەوە قسەکەم لەسەر چی بوو دەستور هەبێت هەنێ جوڵەیە ناکرێت ڕێگری ئەکرێت بەڵام ئێمە ئەمانەوێ ئەم جوڵانە جوڵی بەرهەمدار بێ بەداخەوە تا ئەم ساتش ئەمانی کە ئەوترێت ئەم مناوەرانی کە ئەکرێت مناوەرەی ڕاستەقینەنین بۆەوەی هەرێمی کوردستان بێ بە خاوەنی دەستور کاک دەنە سەبارەت بە ئاستەنگەکان جگەلەوەی کە پێگایانی پیرۆزی ئیسلام مەسەلەی سیستەمی سیاسیش تا چەندێک ئاستەنگە ئەوەی کە پەرلەمانی بێ سەرۆکاتی بەس لەسەر ئاینی پیرۆزی ئیسلام ئەگەر لە ناو لیژنەکە دژی بوون ئاوا جوورەتیان هەیە بە خەڵکی کوردستان بڵێن ئێمە دژی ئەوەی ئیسلام سەرچاوی سەرێکی یاسادانان بێ نەخێر ناوەڵا خۆی یەکێک لە ئاستەنگەکان ڕاستی دەوێ ئێمە زیاترە کاتیمیانە قسە بکەین بریتی بوو لە چی سەرچاوی سەرەکی یان سەرچاوی یەکێک لە سەرچاوەکان ئەو دەستەواژە ئەنی دەهات یەکێک لە ئاستەنگەکان وایە ئاینی پیرۆزی ئیسلام بکەینە سەرچاوی تەشریعی بە نەزەری ئێمەوە هەر بەگشتی وایە کە ئێمە باوەڕمانما بوو ئاینی پیرۆزی ئیسلام تاکە سەرچاوە بێ بۆ زانێتانەوە شەرمیشمان ناکردەوە بەڕاستی بەڵام دوجار باوەڕمانما بوو بۆ پێی کە سەرچاوی دیش پیا بوون دەکرێت ئەو سەرچاوی سەرەکی بێ و لەگەڵیدا سەرچاوەکانی دیژی استیفادەی لێ بکەین چونکە عەقڵی بەشەریش خوای گەورە ڕێگەی پێداوە کە توانی استیفادە لە شتە هاوچەرخەکان ئەوە یەکێک بوو لە ئاستەنگەکان باوەڕ ناکەم کەسبی وێرایە ئەم پرسە زۆر دژایەتی بکە لە دەرەوە لە میدیان بەڵێ لەوێمان بینی زۆر خەفەتیشیان نابم من وابزانم هەر لەو لیژنێژە بۆ لەم خەفەت خوارد بەخوا بۆ شێوە چونکە دوجار ئەم شەڕەخۆ بۆ
من لە تۆ مسلمانتر نیم یعنی کێشەکە لە ئەوە نییە هەر هەمومان نەما ئاینی هەمومان ئاینی دایک و باوکمانە ئاینی ئەمە بۆ بە جوزئێکی گەورە هەر بۆ بە پێکاتەی لەش و خوێن و تربێتی هەمومان کاکە ئەم دینی ئەمە بۆ کاکەی تری بابی و بەهایی و نازانم هەر ئاینێکی تریان هێنا شانازیەکە قەچێکە بۆچی من وەکو مسلمان شانازی نەکەم بە نەگۆڕەکانی خۆمەوە ئەمجا مشتوم ڕێن لەسەرەوە بۆی نەگۆڕەکان چی نەیگۆڕاوەکان چینە ئێمە هاتبووین لەو هەموو ئیسلامە گەورە فقط بچووکمان کردبوو بۆ نەگۆڕەکان ئەوانەی کە زۆر دەقی لەسەرەوەی کە حەڵاڵ و حرامە ئەوەی عەقیدەی ئیسباع ئەوەی کردووە بۆ نمونە درۆکردن لە هەموو ئاینێکە حرامە بە ئاینی ئیسلامیشەوە باشە ئەوەی کە پێوترە حەڵاڵ و حرامی ئەمە پێڵێن نەگۆڕەکان هیچ دقێک سەنی قانونێک نەکرێ بۆ هەموو بوارە قانون دابدرێ بەڵام پێچەوانی نەگۆڕەکان نەبێ ئەمە یەکێک بولاسە سیستەمە سیاسیەکە بۆ زانیاری مەطلەبی سەرەکی هەمووان لەگەڵەوە بوو کە بەداخەوە جەدەلێک دروست بووەژەوە بۆ ئایا دەکرێت دەستوری هەرێمەکان پێچەوانی دەستوری ناوەند بێ بەداخەوە هەندێک لەو بە ڕێزانە گوێم لێ بۆ سەرژێتەوە بیرم کە قسەکانە ساکەن یان و ئەتوانین بۆ نمونە ئێستا توانیت تۆ لە تعریفی سیستەمە سیاسیەکە بڵێ لە عێراقا بریتە لە سیستەمێکی سیاسی پەرلەمانی ئیتیحادی کۆماری ئەتوانیت تۆ لێرە بیکەی بە مەلەکی یانوارە وڵات خاتری خوا نیکارەساتێکی گەورە بوو لەوا تۆ زۆربەی هەرە زۆری فقەهای دەستوری لەگەڵەوان تۆ ناتوانانی هەرێمەکان دەستورێک پێچەوانەی دەستوری ناوەند دابنەی بۆیە ئەو دەقەش لەوێ جێگیر کراکە پێوترا کۆماری بێ ترسان لەوەی ئەمە ڕۆژێ لە ڕۆژان ئەم سیستەمە سیاسی انحراف کابچێ بەرەو بەداخەوە ئاقارێکی خراپتر یعنی ها تێدەگەی لە بێ بە جۆرێک لە پاشایەتی و جۆرێک لە تەوریزکردن ئەمە خراپ بوو بۆیە ئەوە جێگیر بوو بەڵام چەمکەکەەوە بوو تۆ ئەم مفرەدەکانی سیستەمی سیاسی ئەبێ ور بکەیتەوە لە ناو هەموو پێگەکانی تریا بۆ منە شێوازی هەڵبژاردننی سەر و کێرێم شێوازی بەڕاستی دامەزراوەکانی دی هەر هەمووی و ئەو سمعە خراپبوونە بۆ زانیاری وستا ئاماژەی پێدا سەبار بە دەسەڵاتی تەشریعی خۆ بۆ دەسەڵاتەکانی تریش هەروایە یعنی بەگشتی هەر کۆی پێکاتە سیاسیەکە نەک هەر پەرلەمانەکەی حکوومەتەکەی بۆ شێوە هەمووی ئیشکالی زۆر گەورەی لەسەرە ئەوەی یەک بوو لەو پرسانەکە زۆر لەسەری جەدەل هەبوو بەڵام نەگەیشتی لەسەری بەداخەوە وەستا دەکرێن وڵات ناوبڕێکمان هەیە بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێژ کورت و دەکرێن وڵات جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕێز کاکدانەوە پرسیارێکتر لێ بکەن دوای دەگەڕم لای کاک چۆمان سەبارەت بە سیستەمە سیاسیەکە و شێوازی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم ئەوە پێشتر ئیشکال بوو لە ناو پەرلەمان بێت لە ناو خەڵک بێت پێ دوایەم جارە کێشە دروست دەکات یاخود چونکە یاسای سەرۆکات هەرێمیش هەموار کراوەتەوە و سەرۆکی هەرێم ناو پەرلەمانە هەڵبژاردننی بۆ کراوە و ڕەنگە ئێستا خواستی دەسەڵاتیەوە بێ کە دەسەڵاتەکان زیاتر لای سەرۆک وەزیران بێنەک سەرۆکی هەرێم تەواو واتە ئەم قسەی ڕاستەکە لە دوای 2015ەوە هەموو زۆرێک لەو پرسانە گۆڕانی بەسەر هاتووە گۆڕینێکی گەورە دروست بووە لە سنووری هەرێمی کوردستان بچووک بۆتەوە لە پرسەکانی سەرۆکی هەرێم و کەسێکە لە پۆستا وەریگرتووە ئێستا کەسێکی دیە کەوتت ناو جۆرێک لە ململانەی خانەوادەیەوە خۆتان نەزانن ئەوانە ئەگەری هەیە ئەم جارە فەرقی هەبێ هەمووان لەگەڵەوە بوون سیستەمی سیاسی ئێرە سیستەمێکی پەرلەمانی بێت پارتیش هاتبێت سەرەوەی کە سیستەمەکە پەرلەمانی بێ دەسەڵاتەکانی هەموو لایەنەکان شکلی بێ ئەو عێراقی بەس بە پارتی ویکێتیەوە نەبوو هەمووان لەگەڵەوە بوون سیستەمی سیاسی هەرێم سیستمێکی پەرلەمانی بێ هەر عێراقیش خۆی وایە تۆ ناتوانانی لەو ڕاستێ دەرچی بۆ زانیاری ئەنیێوەیانی کە باسیەکەن دەرچوون لێرە زۆر غەڵەتە پێش 2015 خواستێکە بوو کە زیاتر بە مەلی سەرۆکایەتی بێ سەرۆکی هەرێمەوە دەسەڵاتی زیاتر هەبێ نەوەکو سەرۆکی حکوومەت بەس ئێستا پێچەوانە بۆتەوە ناخزمەتەکەم خۆ لە ناونانی سیستەمە سیاسیەکە پەرلەمانی بوو بەس لە ناواخنەکەی سەرۆکایەتی بۆ زۆر کارەسات بووێنی و کۆیاتەوە ئێستا جۆرە خواردنێک ناونیشانەکەی شتێک بوو بەڵام کات کردەوە تەماشای بکەی وانە بوو وەکو کتێبێکی نووسراوە بوو ناونیشانەکەی باسی دێڕەشیعرێکیە کرد بەڵام کاتچووی لەوێ باسی فەلسەفەیە کرد زۆر کارەسات وتت سنوورەکە ئێستا ناتوان بنووسن سنووری کەرکووک و بڵێن ئەومان ئەی چۆن سنووری هەرێم دیاری دەکرێت ئەمە یەکێکە لە عەقباتەکان بۆ زانیاری تۆ باسی ئاستەنگە نەکرد یەکێ لە ئاستەنگەکانەوە چۆ سەرچاوەکانی تەشریعچی بێ پێگەیانی پیرۆزی ئیسلام پێگەیەکی شایستە بێ کاکە ئێمە پیاوێکی وەکو دکتۆر مستەفا زەڵمی چوینە خزمەتی زۆر بەمان چوینەوە بە تایبەتەر ئێمە دەستمان ماچ کرد بەخوا بیرمە ئێستاەوە بە خۆشیانم وتمان سەیریکە وتمان کاکە تۆ وەکو ئەکادیمێکی گەورە سەروەتێکی گەورەی کتێبەکانی لە زانکۆکانی دنیا خوێنرێ فەرموو تۆ دەقێکمان بۆ بنووسە
بەبێ تەماشاکردنێمەوە ئەوە یەکەین وەکو ئیسلامیەکان وتمان ئێستاش خۆیان ئەگەر ئەم بەرنامە ببینن دوایە و شایەتیادن بەڕاستی بەڵام ڕەتیان کردو حتا یەکیان ڤیۆ لێ بۆ چی بەخواوی دکتۆر مستەفا بنووسین دوای وەکوایە لەچک بووین بەسەر پیاوانیش ینی ئەمە گرفتێکی ناشرین بوو مامەڵەکردنێکی گەورە بوو لەسەر یەکێ لە ئاستەنگەکان یەکتریان برتی بوو لە تعریفی سیستەمە سیاسیەکە و بە تەواوی پێدەوترێت سیستەمی پەرلەمانی تەواو ئوستاز حەزەکەم ئەمە بڵێ لەسەرەوە پرسیارێک سیستەمی پەرلەمانی تەواو دەکەن وڵاتکە چۆمان سەبارەت بە ئێستا بەڕێزوتە حکوومەت هەژمونی زۆری دروست کردووە بەسەر پەرلەمان و دامەزراوەکانی ترە دەستور ئەگەر بنووسێتەوە کێشەیە چارەسەر دەکات ئەم ڕێخستنی پەیوەندی نێوان حکوومەت و پەرلەمان و دەسەڵاتی دادوەری و لێکجاکردنەوەی دەسەڵاتەکان و لە هەرێم یاخود ئێمە یاساش جێبەجێ ناکەن تا بگاتە دەستور خۆی لە ڕاستیە دیدی ئێمە ئەمانەوێت هەرێمی کوردستان خاوەنی دەستورێکی ڕێز لە ژیراوە بێت خاوەنی دەستورێ بێت هێزی پابندکاری هەبێ بۆ سوڵتەکان خاوەنی دەستورێ بین ناواخنەکەی بنەمای جیاکاری نێوان دەسەڵاتەکان و هاوسەنگی نێوان دەسەڵاتەکان بنەمایەکی باڵا بێ و کارپێکراوە بێت ئەم زەمانی کە ئێستا قسەی لەسەرەکەین حکوومەت بەڵێ هەژمونی هەیە بەڵێ حکوومەت زاڵە بەسەر لە ڕووی کاری ئیداری و ڕۆژانە و سوڵتەوە زاڵە بەسەر پەرلەمانە دەسوەردە کاری پەرلەمان دەسوەردە کاروباری حکوومەتیش نمونەمان زۆرە حتا کاروباری دادگاش نمونەمان زۆرە کەیسی گیراوانی بادینان زەقترین نمونەیە کە حکوومەت چۆن تەدەخۆلی تیا کردووە ئێستاش تا ئەم ساعتی قسەی لەسەرەکەین هەموو پرۆژانی کە پەرلەمانی کوردستان دەری کردووە هەمووی پرۆژەکان لە حکوومەتەوە هاتووە ئەمە خۆشیان ڕازین بەوە ئەمە یەکێک لە مەهامەکانی پەرلەمانتار ئامادەکردنی پێشنیاری یاسا ئەوەیە پەرلەمان ئینابێت دیدگایەکی خۆی هەبێ ئەینابێت کارنامەیەکی هەبێ بۆ ئەم 4 ساڵە چ قانونێک زەرورە بۆ هەرێمی کوردستان ینی بۆیە پێم وایە ئەو هەژمونە بەڵێ زۆر زاڵە و ئەگەر دەستور نەبێتە هۆی ڕاستکردنەوەی ئەو پیشێلکاریانە نەبێتە هۆی ئەو باڵانسەی کە جەنابە فەرمونیان سوڵتاتەکانە نەبێت هۆی ئەوەی ئێمە ببین بە خاوەنی موئەسەسەی فعلی چکەوەمان لە یاد نەچێت ئێمە ئێستا لەوانەیە لە فۆرمە ڕووکەشیەکەیە خاوەنی حکوومەت و پەرلەمان ئەوانە بین تا ئەم ساتە ئیدارە بریتە لە دوو ئیدارەیی ئەگەر دەستور نەبێتەوە یەخستنی ئیدارەکان چکە لێرە لە زۆنی سەوز بەداخەوە ئەوە حیزبە ئەوە هێزی حیزبە فەرمانڕەواییەکە لەو لاش پارتیە هێزی پارتیە و چەکداری هەیە ئەوانە فەرمانڕەواییەکە ئەگەر ئەم دەستورە نەبێتە هۆی یەگرتنەوەی ئیدارە نەبێت هۆی یەخستنی حکوومەت نەبێتە هۆی بەفعلی نەبێت هۆی ئەو یەخستنەوەی سوپایەکی نیشتیمانی ئێمە سوپایەکی نیشتیمانیمان هەبێ دڵنیابە لەوەی دەستوریش ئەبێتە مەلزەمەیەک لەسەر ڕەفەکانە تا بۆ تۆزدایەگرێ بەداخەوە دەستورێکی ڕێزەگیراو نابێ چونکە ئەمان پەیڕەوی ناوخۆی حیزبەکانی خۆیان جێبەجێ ناکەن نیزامی داخلی حیزبەکانی خۆیان قانونی پەرلەمان جێبەجێ ناکەن بڕیار و ڕێنمایەکان جێبەجێ ناکەن ئامادەن دەستوری هەمیشی دەستور بۆ لە هەرێمی کوردستانە جێبەجێکەن کە کرۆشی دەستور بریتە لە تەقەیودکردن کۆتوبەندکردنی سوڵتە لە بەرامبەر مافی هاوڵاتیانە کە بۆیە من پێم وایە ئەم ڕۆحیەتە نییە بۆ مامەڵەکردن لەگەڵ نووسینەوەی دەستور و لە مامەڵەکردن بۆ پەیوەستبوومە دەستورەوە بۆیە ئەمە واکات لە داهاتووە ترس و خەمی ئێمە دەستورێکی ڕێزەگیراو نەبێت باشە وتت وەکو کاتێکی فشار بەکاردێنرێ دەستورەکە خۆی لە ڕاستیارەکە لە بەرامبەر دەستکەوتی چیترە ئێستا بۆ نمونەکە هاتوتە پێشەوە بڵێن دەستور من دەیهێنمە پێشەوە لە بەرامبەر چیەوەی کە چیم دەستکەوێ بۆ نمونە ینی لە بەرامبەر چیدا ینی نابێت ئەم شتانە شاراوە بێ بەڕاستی ئێستا بۆ نمونە کۆمەڵێ پرس هاتوتە پێشە لە بابەتی پۆستی سەرۆکایەتی کۆماری عێراق بابەتی پارێزگاری کەرکووک بابەتی هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان ینی کۆمەڵێ معادلاتی سەیرە گوزارێت حتا بابەتی ئەو کێشانی کە لە ناوخۆی پارتێکی سیاسیە هەیە هەموو ئەمانە وای کردووە کە ئەمە کارتێکی فشارێ بەدەست پارتە سیاسیەکانەوە من لە جەنابە پرسم کاکەکیم ئێمە لە کۆتایی تەمەنی ئەم خولەی پەرلەمانین باشە خێرە 3 ساڵە ئەمانە هیچ جوڵەیەکیان بۆ ئەم بابەتە نەکردووە ئێستەیان ئەوەکەن من باشە منە پرسم ئەم پرۆژە یاسایە کەی ئامادە ئەکرێت کەی ئەچێتە بەرنامەی کارەوە کەی دەنگی لەسەر درێ کەی لیژنەکە پێکێنرێ ئێوە فترێکی زەمەنی کەممان نماوە بۆ ئەم بابەتە ئایا ئیرادێکی جدی هەیە مانگێکی ماوە دوو مانگ خوری بڵێن پشووی هەیە لە هاوینیشە دوو مانگ پشووی هەیە لە ئەنی قسەکەم لەسەر ئەوەیە
ینی تا ئەم ساتە ئەمە کارتێکی فشارە بەکارهێنرێ بۆ کۆمەڵی لەعوباتی سیاسی بەداخەوە لایەنەکانی تر دەبێت چۆن مامەڵی لەگەڵا بکەن ئەگەر لایەنێک بیێ دەستور و بە ئێمەشەوەکو گۆڕان کە حزبی من کادرێکی باڵای و حزبم بە کۆماڵ بە یەگرتو بە یەکێتی بە تایبەتی ئەم چوار حیزبە ئەبێ زۆر بە دیقەتەوە مامەڵ لەگەڵ ئەم پرساکەن ئەبێ وەکو پرسێکی نیشتیمانی نەتەوەی لی بڕوانن ئەبێ وا سەیری بکەن ئەم دەستورە بۆ پاراستنی قەواری هەرێمی کوردستانە بۆ یەخستنەوە و ئەو پێشێلکاریانەیە ئەو فەوزایە کە لە هەرێمی کوردستانە هەیە بۆی ئەبێ بە دیقەتەوە سەیریکەن و لە هەمووی گرنگتر مامۆساحەکیم ئەم دەستورە هەمیشە لە پرۆژە یاساکانی ڕابردووشە لە هەموو دنیاشە نیسبەتێک هەیە بۆ پەسەندکردنی کە خەڵکە سوێت دەنگی لەسەرەیە ئێمە ئێستا تۆرانێکی ڕاستەقینە ناگاتە لە 150 بەشداری خەڵک من ویستمە بڵێم ینی بێمتمانەیەکی ڕاستەقینە لە بینی هاوڵاتی و ئەم کاستە سیاسیا هەیە بەداخەوە من بە ڕەهایی ئەڵێم ئەم فۆرمە حیزبایەتی کە ئێستا پارتە سیاسیەکان لە باشووری کوردستانە و عێراق لێگەڕێ لە باشووری کوردستانە پەیڕەویەکەن مۆدێلێکە ینی تەواو بۆشایەکی گەورە لە بینی هاوڵاتیان و حیزبەکانە هەیە ئەمە ئەگەر ئەم فۆرمە بەردەوام بێت ڕۆژ بە ڕۆژ ئێمە گاپەکە بۆشایەکە فراوانترە بێ بێمتمانەکە زیاوە بێ دڵنیا بە ئەو ڕێژەی کە ئێستا لە هەڵبژاردننی پێشوەختی پەرلەمانە هەبووە حەدەسی گەورە دروست نەکەی ناو ماڵی خۆت ڕێک نەخەیتەوە چاکسازی نەکەی هەنێ جوڵەی گەورەیە نەیکەی ئەم نیزبەیە کەمتر ئەبێت ئەم نیزبەیە ڕێژەکەیتە خوارەوە ئەی دەستوریش کە بە ڕیفراندۆم بە ڕاپرسی ئەخرێتە دەنگانەوە ئەگەر نیزبەکە کەم بێ پرۆژەیەکی شکست خواردووە بێ نەکەر ئەوە من دڵنیام ئەگەر وا بڕوا لەوانەیە بەرەی نەخێریشی بۆ دروست بێت نەخێر بۆ پرۆژەی دەستور لە ئێستاە بە نمونە وەک چۆن لە ڕیفراندۆما هەبووە قسەکەی من لەسەر چییە ئەگەر زمینە سازی تەواو هەمەلایەن بۆ ئەم بابەتە نەکرێت خوێنەوەی دقیقی بۆ نەکرێت زهن و دۆخی خەڵک بە هەند وەرنەگیرێت سازانی لێوان سیاسیەکان وەرنەگیرێت دڵنیا بە عرقەلەی گەورە تەعاباتی گەورەیەتە پێشەوە لە هەمووی گرنگتر ئەوەی کە مامۆسا دانا باسی کرد من پێم وایە تا ئەم ساتەش لەسەر سیستەمە سیاسیەکە بۆشایەکی گەورە خلافێکی گەورە هەیە لەم دوو مانگی ئاخیرا بە ئاشکرا فازڵ میرانی ئەڵێ ئێمە تا ئەم ساتە لەگەڵ سیستەمی سەرۆکایەتیان لەگەڵ ئەوین عفو لەگەڵ ئەوین هەڵبژاردننی سەرۆک لایەن هاوڵاتیانەوە بێت کە ئێمە پێمان وایە سیستەمی پەرلەمانی حەقیقی سەرۆکی هەرێمە بە لایەن پەرلەمانەوە بێت ئەمە نقطەی خلافە سوپاسم کاک دەنەوتت باسی سیستەمی پەرلەمانی تاویست باسیەوە بکەیت سەبارەت بۆش ئەگەر ڕەنگ خەڵک بپرسێ دەستور چی لە دۆخی خەڵک لە ڕووی شەفافیەت خزمەتگوزاری یەخستنەوەی هێز چەکدارەکان یەخستنەوەی ئیدارە چی لەوانەش دەگۆڕە بێ خۆی دووپاتی ئەو ڕاستیە زۆر گرنگەکە ئێمە هەم بە دامەزراوەیکردنی ئەوەی ئەو قەوارەی کە پێوترێ هەرێمی کوردستان لە ناو وڵاتێکی فێدراڵە دەستورێکێکە لە پایەکانیەکی لە پایە حکومڕانێتێکی ڕەشید و دروست بریتە لە هەبوونی سەروەری یاسا و لە ناوی دەستور قانونێکی باڵایە ویش قانونێکی وەزعیە بەڵام بە باڵاترە و بە شێوەی ڕاپرسێکی گشتی جەماوەری دەرەچێ ئەمە لەو ڕۆ ئەو ڕەهەندانەی باشن سەبارەت بە جومگەکانی ناونووسینەوەکە ئەوە شەکلیاتی نووسینەوە دەقی سیاغی دەستوری وابزانام کەس کێشەی لەسەر نییە ئەوانەی کە فەقی هەنەوانەی شارەزای و بوارنەوەی کە هەڵەسن بە پرۆسەی نووسینەوە زۆری دەستورەکان لە یەگەچن بۆ زانیاری زۆری دەستورەکان لەو لە سیاغە و داڕشتنەوە زۆریان لە یەگەچن ئەو چەمکەی کە لەوێ زۆر گرنگە بۆ سیستەمە سیاسیەکە بریتێ لە سیستەمی سیاسی پەرلەمانی تەواو ئەوانەی هەمووی جێگیر بکرێت بۆ نمونە تۆ تەماشا بکەیسە ئەوەی ئاماژەتان پێدا باڵانسی نێوانی دەسەڵاتەکان هەمەهەنگی و تەنسیق و تەعاون لە بین دەسەڵاتەکانە ئەوەی کە هەیە لە تەلەڤیزیۆنە هەیە کوار نییە بەڕاستیەوە زۆر بە ئاسانی تێگەچێ ئەمە ئەو گرفتانە منیش دەزانم هەرێمەکانە میشایان لەگەڵ حکوومەتی ناون بەڵام لە ناو هەرێمەکانە قەوارە پێکێنە لە سەرەکیەکان بەم شێوەیە زوو بەڕاستی پەیوەندیەکانیان ئاڵۆزە بێ و کاریگەری لەسەر هەمووان دروستەکە ئەوە بەڕاستی شتێکی زۆر هینێنی زۆر کامڵانی زۆر پێوە دیارە ئەوە نقطەیەکی زۆر گرنگە ئەو هەیمەنەکردنەی ینی جۆرێک لە دەرچوون لە سکەی خۆی دەسەڵاتێ بەسەر ئەوانی دیکە گرفتی گەوری دروست کردووە گەر دەستور نەتوانێن باڵانس ڕاست بکاتەوە هەرێکە بچێتەوە شوێنی خۆی و هەرێکە لە ئەوەی کە پێوترێ ڕاست هەموو زانین کە ئەوەی کە پێڵێن حکومڕانی پێکاتەوە لە سێ دەسەڵات تەشریعەکە و تەنفیزی و مجا قەزایی بەڵام بە دڵنیاییەوە کە هەموو هاوڵاتیانە زاننەوەوان نیە لە هەرێمی کوردستان ئەگەر دەستورێک نەتوانێت ئەمە ڕاست بکاتەوە ئەوە گرفتێک بەس بەنسبەتەوەی چی لە ژیانی خەڵک دەگۆڕێت لە شەفافیەت لە خزمەتگوزاری لە مەسلەی ئازادیەکان کە ئێستا هەمویان لە پاشەخشێدان لە مەسلەی هێزت چەکدارەکان
دەواازەیەک لە ناو دەستوری زۆرێک لە وڵاتانە هەیە ڕاستەکەیەوە بێتەوە ئیسیفادەی لێ بکەیت بۆ زانیاریەکی ناخۆتۆ نابڵێ من لە ئەرزی یعنی لەسەر وەرەقەیەکی سپی دەتوانم بینوسمەوە ئەوان زۆر پێشینەیان کردوان ئەزممویان زۆرتر لەو پرسا بریتە لە دەواازەی ماف و ئازادیەکان من و تۆی هاوڵاتی دوجار ئەمە ئاوێنەی ئێمە لێ خۆمانی تیابینینەوە بەڕاستی کە لەوێ حیمایەکی دەسووری دروستە بێ بۆ ماف و ئازادیە سیاسی و مەدەنی و کۆمەڵایەتی و ڕۆشنبیریەکانی ئێمە هەر هەمووی لێدا بە چاکی بنووسێ بۆی هاوڵاتی لانی کەمی حەزەکەمەوە بزانین لانی کەمی پشتیوانی یاسایەکەی لەوە ببینێتەوە ئەگینا هاوڵاتی بۆ زانیاری ئەگەر حکومڕانێکە ڕاز نکاتەوە بە چاکی ئەگەر تۆ تەماشا بکە ئەگەر هێزی چەکدار و پارە و بەڕاستی ئەوەکان نێنێتەوە شوێنی خۆی و ئەمووی نەچێتە وەزارەتێکی تایبەتمەندەوە پارە لە دەستی ئەوانی دیکە بێەوە تا حیزبەکان هەندێک حیزب گەورەتر بن لە حکومڕانێکە بەگشتی ئەوە بەڕاستی تۆ هەبوون و نەبوونی دەسوور زیاتر وەکو ئەو وڵاتانی ڕۆژهڵاتی ناوەڕاستە بێ بە ئاسانی انقلابەکەن بەسەر دەسوورە بە ئاسانی هەڵگەڕانەوەی سیستمە سیاسیەکە دروستە بێ بە ئاسانی وەکو دەسووری سووریا تۆ تەماشا بکە پێویست بوو مەرزی سەرۆکی وڵات پێویست بوو لانی کەم 40 ساڵ بێ کەچێەوە کە ئێستا حکومڕانە تەمەنەکەیەوە نەبوو هاتن دەقە دەسووریەکان بۆ تعدیل کرد وەکو جۆرێک لە لاستیک بۆیان کشان کەواتە تۆ کاتە بێ دەسوورێک و ناڵێم دەسوورێکی واژ بێت تعدیل نەکرێەوەی تر کەس ناتوانێت چونکە ئەمە قانونێکی وەزعیە بۆ زانیاری وا بێ و ڕاستێش بڵێم بە تایبەت بۆ ئێمە کە پابەندەکان دەستەواژەیە گەوترا و دەستەواژە لە ڕووی شەرعیەوە دروست نییە کەیان وەڵوەڵ قورئان و دەستورونا ئەمە دەستەواژەیەکی ڕاست نییە و ئیخوان لە قەدیمەوە هێنایی ئەو بۆ کاتێکی تۆزێک شەڕێکی پێ کردوتەوە ئەو دەستەواژە ناشەرعی و نادروستە قورئان زۆر لە دەقێکی پیرۆزی خوایی نەگۆڕە پێغەمبەریش ناتوانێت دەستکاری قورئان بکات بەڕاستی دەستور قانونێکی وەزعیە بۆ دنیا دانرێ کرێت تۆ داینەی دوای نەوەیەکی تر دوای جیلێکی تر دەستکاری بڕگەکانی بکرێ وەکو چۆن ئێستا دەستوری عێراق دەستوری ئەمریکا 27 مادێ 28 جار هەموار کراوە یعنی زۆر ئاسانە تۆ دەستبەری بۆ ئەم دەقانە بە میکانیزمی خۆی تعدیل دەستوری بکەی زۆر ئاسان سپاس دەکەم کاک چۆمان کاتمان زۆر کەمە بەس بەسبەت هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیش باز دەکرێت دەبێت پێش 6 ساڵی داهاتوو ئەنجام بدرێت تاوکاتە توانرێ ئامادەکاری بکرێت کۆمیسیۆن کارا بکرێتەوە لەگەڵەوەشە دەستورەکەش بڵێن بخرێتە ڕاپرسیەوە خۆی لە ڕاستیە دوو بابەتی زۆر گرنگن بابەتی هەڵبژاردن یەکێک لە لەمپەرەکانی هەڵبژاردننی داهاتی خۆری پەرلەمانی کوردستان یاساکەیە یاسای ژمارەیەکی 92 ئەم یاسایە وەکو جیسمێک وایە ئەوە پینە کراوە هەڵی ناگرێت جارێک تر هەموار کرێتەوە بەڕاستی کە ئەمە زۆربەی هەموو ئەو یاسانەشی کە لە پەرلەمانە دەرچوون پاڵپش بە مادی 56 ئەو یاسایە دەرچوێنراوە کە ئەساسێکی شۆڕژگەڕیشی وەک مامۆستا دانەباسی کرد ئەمە ئەگەر بڕیار بێ هەموارێکی بۆ کرێت لە ڕاستی ئەمە بەس پینە و پەڕۆ بەس دۆخێکە تێپەڕێن و چاکی نەکرێت ئەگەر پرۆژیاسایەکی گشتگیر بێت ئەمە بەسما بۆ پرۆژیاساکی گشتگیر من پێم وایە قورسە ئاسان نییە بەڵام لەوانەیە بیانوی هەموارێت تێپەڕێن و ئەوەی کە خۆیان یانوێ جێگیریکەن چکە ئەم بابەتە کۆمەڵە گرفتی گەورەی هەیە لە سیستەمە سیاسیەکەی لە بازنەکەی بازنی هەڵبژاردن لە بابەتی تۆماری دەنگدەران چکە یەکێک لە گرفتە گەورەکانی خۆی ڕابردوو تۆماری دەنگدەران بووە لەگەڵ یا پێکهاتەکان بابەتی ئەو 11 کورسی کۆتایانە کە ئەمە ینی بووە بە کێشەیەکی گەورە بۆ کاری پەرلەمانی زۆربەی کات ئەم 11 کورسیە زۆر معادلەی ئینتخابی زۆر معادلەی سیاسی یەکلا کردوتەوە بە ئاراستەیەکی نادادپەروەری و ناواقعی لە هەموو ئەمانە بگەڕێ خودی کۆمیسیۆنەکەیە ئەم کۆمیسیۆنە ئێستا بوار نزیکە بین و لە ساڵێک و 11 مانگ شەرعەتی بەسەر چووە ماوەی یاسایی بەسەر چووە باشە پەرلەمانی کوردستان من لە ئێوە پرسم خێرە لەم کۆتاییە هاتوون ئێستا قسە لەسەرەوەکەم من پێم وایە ئامانجێکی زۆر گەورەیان هەبووە تا ئەم ساتە درەنگیان خستووە یەکێک لە ئامانجەکانیانەوە بووە نەیان هێشت بە عەمدەن ئەم دەستەی کۆمیسیۆن ڕۆڵیان هەبێت لە پاکردنەوەی تۆماری دەنگەرانە چکە کاروبارەکانیان وەستان وتیان ئێوە کاربڕێکەرن ئێوە ناتوان ئەم ساڵ و 11 مانگە نیان هێشت هیچ کارێ بکەن لە پاکردنەوەی تۆماری دەنگەرانە و لەگەڵ یا ئێستا چەند ئۆپشنێک هەیە بۆ گۆڕینی کۆمیسیۆنەکەش ئایا ئەم کۆمیسیۆنە ئەگۆڕێ ناگۆڕێ لەوانەیە دەرفەت نمن باسیکەم پێم وایە ئەم بابەتێکی یەکجار هەستیارە چکە کۆمیسیۆن ئیشرافی ئینتیخاباتەکە کۆمیسیۆن ڕۆڵی بێت لە پێدانی متمانەوەی دەنگی هاوڵاتی بە سنووەکانی دەنگان ئێستا سەرنج بە لە عێراقا یەکێک لەو شتانازیانی کە بەر ئەو کۆمیسیۆنی عێراق ئەبڕێت ئەوەیە ڕاستە واڵەن تەزویر و ساختەکاری کراوە بەڵام ئەم قازیانە وا دەرەکەوێت ڕۆڵیان هەبووە لە کەمترین ساختەکاری و تەزویرە ڕێزان چۆمان محەممەد داهادارە سوپاسان دەکەم سپاس بۆ بینێرانی بەرە سپاس بە هاوکاران و خواتانەکە